ئێمە قسە و گفتوگۆی زۆر زیاتر لەسەر هێرش و بردومانەکانی ئێران و ئیسرائیل بۆ سەر یەکتری و دوایین پێشاتەکان باسی لەوە دەکەین لەگەڵ میوانەکەم کە زۆر بەڕێز نەوزادی مهندیس کە بەڕێزیان چاودێری سیاسین و ڕاستەوخۆلا ستۆدیۆی کورسات نیوسەوە لەگەڵمان نابن و زانیاری زیاتر لەسەر بابەتەکە بە ئێمە دەدات. کاک نەوزاد سڵاو لەبەر دەم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت. کاک نەوزاد ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەینەوە کە زانین کە دوێنێ دانوستانی وڵاتانی ئەوروپی و لەگەڵ ئێران بەڕێوەچوو ئەتوانین بڵێن کە ئەم دانوستانە چارەنووسی شەڕ و هێرشەکان یاخود بردومانەکانی نێوان ئێران و ئیسرائیل بەکوێگات خۆی بە دڵنیایی ئەوانەیە لە ڕۆژیدا هەڵایسانی شەڕەکە و تاساکەوەکو جەنابەت فەرموود 9 ڕۆژی ڕێکە بەردەوامە و هەردوو لاشیان سوورن لەسەر کار و کردەوە جەنگیەکانیان بەرامبەر یەکتری، بەڵام هەوڵەکانیش بۆ ئاشتی بۆ دانووسان هەر بەردەوامە بەنیێنی بە ئاشکرا چەندین وڵات وەکەوەی کە ئەزانرێت تورکیا، قەتەر، سویسرا، وڵاتانی میسر، سعودیا ئەوە ئەوروپیەکان بۆ خۆیان هاتوونەتە سەرخات و ئەمریکا تەنانەت ئەمریکاش بە شێوەیەکی ناڕاستەوخۆ قسە و باس و تەلەفۆن و پەیوەندیەکان هەیە لە بینی نوێنەری سەرۆکی ئەمریکا لەگەڵ وەزیری خارجی ئێرانە و دەوڵەتی عومان بۆ خۆی کە هەمیشە نێوەنشیرە لەو بینەیە لە هەوڵدان. بەڵام بە بڕوای من شەڕەکە ئەم دانووسانە کارێکی باشە، کارێکی مرۆڤ دۆستانەیە، ئاشتی پارێزە دنیا و ناوچەکە دوورە خاتەوانێ لە شەڕ و وێرانکاری و ئەوانە. بەڵام بەڕێی من شەڕەکە دەبێ بزانین لەبەر ئامانجەکانی چی بوون، ئایا ئامانجەکان وەدی هاتوون لە هەردوو لاوە تۆ کە شەڕێکت کرد یاخود کارێکت کرد تا ئامانجەکە دووەدینێنیت ناتوانین لە نیوە ڕێگە بەجێ بێڵیت و بە نیوە ناچڵوەکو وەڵێن بەجێ بێڵیت. بۆیە ئامانجەکانی ئیسرائیل سێ ئامانجی سەرەکیە بووە. یەکەم ڕاوەستاندنی پرۆسەی پیتاندنی یۆرانیۆمە، دووهەمیان بەدەستنەگەیشتن و نەبوونی ئێران بە خاوەنی چەکی ئەتۆمی و لە پاڵی ئەمانەشا بۆ ئەوەی ئەم دوو هەنگاو دوو ئەمانجە جێبەجێکە داتەپینی ژێرخانی ئابووری ئێرانە. یەک هەرسێک لەم خاڵانە تا ئێستا نهاتوونەتە دی. ئێران هەر وەکو جەناب دەڵێ سوورە لەسەر پرۆسەی پیتاندنی یۆرانیۆم، سوورە لەسەر ئەوەی کە ببێتە پرۆسەی دروستکردنی چەکی ئەتۆمی ڕانەگرێ کە ئەمانەش پێویستی بۆیە کە داهات لە چێڵگە نەوتیەکان و سەرچاوە داهاتەکانی خۆی بەردەوامی پێبا. بەڕێی من ئەم سێ خاڵە دەبێت لانی کەم ئەگەر وەکو وتمان لە 100% جێبەجێ نەبێت لەلایەن ئیسرائیلەوانێ، ئەوە لەبێ لە 170 جێبەجێ بێ بۆ ئەوەی حفظا للماء الوجه، چونکە تۆ لە پێش هەڵایسانی شەڕەکە ئەمسی ئامانجێت بۆ خۆ دیاری کردووە. ئەگەر ئێستا لە نیوە ناچڵ بەجێ بێڵیت و نەگەیتە ئامانج کەواتە تۆ شکستت خێناوە لەو پلانی کە داناوە. هەرچەند من لەگەڵ هەڵایسانی شەڕانیم و لەگەڵ درێژەدانی شەڕانیم، چونکە شەڕ ماڵوێرانیە بۆ هەموو لایەک. تاوان ئێستاکانە من جارێکی کە شوێنی کە باسم کردووە خەرجی شەڕ ئەوەندە زۆرە دادا، یعنی کەم وڵات دەتوانێت بە تەنها فریای بکەوێت. هەر یەکێک لە محەلیل و شیکەرەوە داراییەکانی ئیسرائیل ئەڵێن لە ڕۆژی یەکەم و دووهەمە 1,500,000 ملیۆن دینار دۆلار کەوتووە لەسەر ئیسرائیل. ڕۆژانە 700 و ئەوەندە ملیۆن دۆلار سەرفەکرێ بەس لە خەرجی ڕاستەوخۆ. خەرجی ڕاستەوخۆ بریتیە لەو چەک و تەقەمەنیانی کە بەکاری ئەهێنیت بۆ هێرش و لەو چەک و تەقەمەنیانی کە بۆ بەرگریش بەکارێنی. ئەمە چ جای کە شەڕەکە کاری کردوتە سەر هەموو کەرتی کشت و کاڵ و ئاوەدانی و پیشەسازی و گەشت و گوزار کە هەمووەمانە زەرەرن بۆ وڵاتەکان. بە بەرامبەریش ئێران بە هەمان شێوە زەرەرژانێکی گەورەی کردووە. باشە کاک نەوزاد باس لە ئامانجەکانی شەڕەکە کرد ئەومان بیر نەچێت لە نوێترین زانیاریە یاخود هەواڵە باز لەوا کرێت کە کەناڵی CBS ئەمریکی بڵاوی کردوێتەوە کە لە چەند کۆبوونەوەیەکی نهێنیدا یاخود کۆبوونەوەیەکی داخراودا باز لەوا کرێت کە دیبلۆماتەکانەکانی ئەمریکا و هەروەها ئەوروپاش باسییان لەوە کردو کە سەرۆکێکی نوێ بۆ ئێران دەستنیشان بکرێت. ئایا ئامانجی سەرەکی ئەوان بەرنامە ئەتۆمیەکەی یاخود گۆڕینی سەرۆکەکە؟ زۆر باش بوو. من خۆم لەو خاڵم لە خەیاڵەوە بوو حەزم کرد بیرت خستمەوە وەکو بۆیە من لە سەرتاوسی ئامانجەکەم دیار کرد کەواتە ئامانجە سەرەکیەکانی چ ئەمریکا چ ئەوروپا چ ئیسرائیل ڕووخاندنی ڕژێم نییە. ئەمە مهمە کە بۆچی لەبەرەوەی ڕووخاندنی ڕژێم بە ڕژێمێکی نوێتر دەبێتە هۆی ئەوەی کەوا مەسەلەن وەکو ئەوەی کە لە دوورمەودا یاخود ستراتیژێتی ئەمریکا ئیسرائیلە نەبێت کە سیستە یاخود ڕژێمی ئێران بڕوخێنرێت لەبەر مەساحەتی خۆیان نەک لە بەرچاوی کاڵی ڕژێمەکە. بۆ ئەوەی ئەگەر لە ڕووی ئابووریەوانێ بڕوانین، لە ڕووی سەرچاوی وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ڕووی گرنگی ناوچەکەەوە بڕوانین، ڕژێمێکی ئێران دەوڵەتێکی ئێرانی زۆر بەقووەتیان ناوێ، بەڵام ئەشیانەوێت هەمیشە ببێتە هێرش و هەڕەشە و گوشارێک بۆ
سەر دەوڵەتانی عەرەبی کەندا و کە خۆتان دەزانن دەوڵەتانێکی دەوڵەمەندن لە چوارچێوەی ئەمنیەت و ئاسایشی ئەمریکا و ئیسرائیلدان و لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەیە کە بە دۆستی ئەمریکا ناسراون. جا بۆ ئەوەی پاراستنی ئەمنیەتی ئەوان مسۆگەر بێ دەبێت ڕژێمێکی ئێرانی بە قووەت هەبێ هەمیشە بۆ ترساندی ئەوان و بۆ داچۆڕاندنی داهاتەکانیان بۆ گیرفانی هەم ئیسرائیل هەم ئەمریکا. ئەوە خاڵێکە کەواتە ئەو خاڵی جنابت باس کرد بەڵێ نیەتیان نییە ڕژێم وەکو بڵێن سەرۆژێرکەن و بگۆڕن وەکو ڕژێمی عێراقی سەدام حوسێن، بەڵکو دەیانەوێت دەموچاوەکان بگۆڕن بە دەموچاوێکی نەرمونیانتر بە دەموچاوێکی ویستراوتر بە دەموچاوێک کە بەرژەوەندیەکانی ئەمریکا ئیسرائیل لە ناوچەکەیە بپارێزێ. بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل چییە؟ بریتیە لە مسۆگەرکردنی سەرچاوەکانی وزە لە نەوتی خاو و غازی سروشتی کە خۆتان دەزانن ئێران وڵاتێکی زۆر گەورە و دەوڵەمەندە و سێهەم دەوڵەتە لە احتیاطاتی نەوت و غاز لە منطقەکە لە دوای سعودیەوە. بۆیە ئەمە گرنگە بۆ ئەوە. دوو بەرژەوەندیەکانی ئەوانیش مسۆگەر کا بۆ دەیان ساڵی تر وەک هێرش و هجووم و مەترسیش نەبێ بۆ سەر ئیسرائیل بە دەرەجە یەک و بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و جارێکی تریش بە شێوەیەک ڕژێمەکە ڕێبخەنەوانێ وەکو ڕژێمی سەرەتای سەردەمی شای ئێران ببێتە لەمپەڕێک لە بەردەم فراوانخوازی رووسیای ئەو کاتە و ئێستا سینی ئێستاکە دەبێتە منافسێکی گەورە و ڕکابەری ئابووری و بازرگانی جەنگی بۆ ئەمریکا. ئەمانە هەمووی سوودی ئێرانن. خۆگەر ئێرانێکی لاوازی لە توپەت کرا و بمێنێتەوانێ لە مەسلحەتی ئەوان نییە. لەگەڵ ئەوەشە با ئەو خاڵەش لەبیر نەکەین لەگەڵ ئەوەشە نەخشەدارڕێژەرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێرانیەکێکە لە وڵاتانی کە دەبێت بەم گەوری و بەهێزی و پان و پۆڕە نەمێتەوە بەڵکو دابش بێ بۆ چ دەوڵەتێکی بچووک بۆی هێز و پێزی جارێکی کە ئەوەندە نەبێ کە بێتە هەڕەشە لەسەر ناوچەکە. باشە کاک نەوزات بەڕێستان وەکو چاودێرێکی سیاسی بەڕای بەڕێستان ئەتوانین بڵین کام جەنگە تاکی بەردەوامە بێت، ئەتوانین بڵین کە کۆبوونەوەکانی وڵاتانی ئەوروپا کە دوێنێ بەڕێوەچوو لەگەڵەوەشدا ئەنجومەنی یاسایش بە هەمان شێوکە کۆبوونەوەیان هەبوو. ئەتوانین بڵین کە ئەمانە بێتە هۆی وەستاندنی ئەم جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و لەناو خۆشیانە ئەنجومەنی یاسایشی ئەمریکا بوونەتە دوو بەرەوە. ئەمریکا و بەریتانیا و لەگەڵ هاوپەیمانەکانیان باز لەوە دەکەن کە دەبێت ئێران بە تەواوەتی دەست لە چەکی ئەتۆمی هەڵبگرێت و بەرنامە ئەتۆمیەکەی خۆی هەڵبگرێت و لەگەڵەوەشدا رووسیا و هاوپەیمانەکانی باز لەوە دەکەن کە بێت هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران ڕابگیرێت. ئەتوانین بڵین کە ئەمانە بێتە هۆی ڕاگررتنی جەنگەکە؟ خۆی پرۆسی دانوستانیش خۆشکە پرۆسەیەکی درێژخایەنە و وەکو چۆن پرۆسەی جەنگ پرۆسەیەکی درێژخایەنە و ناتوانیت خاڵی سەرەتا ئەتوانی دیاریکەی بەس خاڵی کۆتا ناتوانێت دیاری بکرێت. پرۆسەیەکی دانوستانش پرۆسێکی قورسە بە تایبەتی لە کێشەیەکی وای گەورەیە کە مەسەرەن تۆ سەیرەکەیت ئەوەی من بزانم ئێران لە ساڵی سەرەتای 2000ەکان کردو بە پرۆسی پیتاندی یۆرانیۆم و خۆ ئامادەساسی بۆ دەستخستنی ئەم چەکە ئەتۆما لەو چەندین ساڵی ڕابردووە مەسرفێکی زۆر گەورەی کردووە باشە بە ملیارات دۆلاری سەرف کردووە کە ناکرێت بە ئاسانی وازی لێ بینرێت. لەوانەیە لە ئەضعف الئیمانە واز لەوە بێنێت کە نیەت و ئامانجە عسکەریەکانی واز لێ بێنێت بڵێ بەکارێنن بۆ مەبەستی ئاشتی و پێداویستەکانی پیشەسازی و کارەبا و شتەکانی کا. ئەم دانووسانەی ئەوروپا و ئەمریکا بیرمان نەچێت لە ساڵی 2013-2014 دەستی پێکردووە لە سەردەمی ویلایەتی یەکەمی ئۆبامایە سەرکەوتوو بووە ڕێکەوتنیش کرا بەڵام کاتێک ویلایەتی یەکەمی ترامپ هات هەمووی هەڵوەشانەوە ئیلغای کردوانێ و تا ئێستا بەردەوامە و نیەتیشی ئەوەیە کەوا بەردەوام بێت. جا یەکێک جوابەکەی جەناب ئەم دانووسانان تا چەند درێژە ئاکێشێت ئەو ناکۆچیە لە نێوان سەرانی ئەمریکا لە ناو ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا و لەگەڵ ئەوروپیەکانیشە بۆ خۆی دەبێتەوەی خاڵی لاوازی دانووسانەکان چونکە خۆتە زانیت کە تۆ یەک ڕانەبوو یەک بیر و ڕانەبوو یەک ئاراستە و پلانت نەبوو هەمیشە خاڵی زوعف دروست دەبێ و دەبێتە هۆی دووبەرەکی و بۆ دەبێتە هۆی ئەوەی کە نەتوانیت بڕیارێکی کۆنکرێتی بێ لەبەرەوە بۆ خۆ دەزانین لە ئێرانیشە بیرمان نەچێت لە ئێرانیشە ڕاستە وەکو ئەعلام و ڕاگەاندن دەڵێن هەموو یەک و یەکگرتون و یەک بڕیار و لە دوای قسەی ڕابەرمانەوەی ئەوانە شەر نییە وابێ لەوانەیە ئێستاکانە بە مروری زەمان چونکە بۆ معلوماتت درێژە کێشانی شەڕەکە نە لە بەرژەوەندی ئیسرائیل نە لە بەرژەوەندی ئێرانە چونکە تا ڕادەیەک دەتوانن بەرگە بگرن و درێژە بەم پرۆسێ بن چونکە لەبەرەوەی خەرجێکی زۆر گەورە دەکەوێت لە سەریان ئێران بە تایبەتی هەمومان دەزانین من عسکەری نیم و ناشمێ باسی لایەنە عسکەرێکەکەم بەڵام ئەوەی کە بیستوم و بە دوواداچوونم کردووە ئێران خاوەنی چەکی فڕۆکەی پێشکەوتو نییە و ئاسمانی ئێران تەنها پارێزراوە لە ڕێگەی موشکە بالیستیەکانەوە و بەرگریەکان
جەنجەکانیەوە بەڵام بە عکسەوە ئیسرائیل لە ڕووی فڕۆکەوانی و ئاسمانی و زۆر زاڵتر بە ئەوەیە شەوانە هەموو شەوێک بەم و ڕۆژە بە پلانی کەم 50 فڕۆکە 6 فڕۆکە زیاتر کەمتر چوونەتە ئاسمانی ئێرانەوە بەڵام ئێران تا ئێستا فڕۆکەیکی هەڵنەسانەوە لەبەرەوەی فڕۆکەی تازەی نییە تەنها وەکو باسییان کردو ئەو فڕۆکە کۆنانی ساڵی هەفتاکان و هەشتاکانی شەڕی عێراقیرانە کە ئێستا باویان نەماوە چونکە 40 ساڵ بەسەر تەمەنیان هاتیەپەر بووە بۆیە قسەکەم ئەوەیە هەم دانووسانەکان ئەگەر بەو ڕێتمە بڕوا کە جیاوازی ڕە هەیە درێژە دەکێشێ و هەمیش شەڕەکە کە دانووسان نەگەشتن نەتیجە حتمما شەڕەکە بەردەوامیە بێ و درێژ باشە لە ئەگەری درێژەتان بە شەڕەکە توانین بڵێن کە ئەمریکا بەشداری لە شەڕەکەیەکە چونکە بە بەردەوامی قسە و لە دوانەکانی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لە تەواوی جیهاندا بۆتە ڕۆژەف و هەموو هاوڵاتیان چاوەڕێن ئەواکەن کە قسەیە بکات و لە دوانێ بدات و بۆی کە شەڕەکە کۆتایی پێبێنێ یاخود ئەوە تا بەردەوامی هەبێدووە 2 هەفتەشی داوە بە ئێران بۆ لە ئەگەری دانوستاندا خۆ ڕێککەوتن بۆ ئەوی کە شەڕەکە کۆتایی پێبێنێ خود بەردەوامی هەبێت لە ئەگەری درێژەدان بە شەڕەکە و بەشداریکردنی ئەمریکا ئەتوانین بڵێن کە دۆخەکە چی لێت لە کاتێکا کە ئێران ئەمریکا بەشداری لە شەڕەکە بکات خۆی من هیوا ئەخوازم کە نە ئێران نە ئیسرائیل وڵاتی کە هێرش نەکەنە سەر وڵاتیکە سەر بەژەوەندیەکانی یەکتری لە ناوچەکەیە کە شەڕەکە و ڕوبەری شەڕەکە جوگرافیای شەڕەکە فراوان بوو شەڕەکە بەردەوامە بێ وەمە ترسیدارتریژە بێ چونکە خۆ دەزانیت لە کاتی فراوان بوونە وەکوتم دەستێوەدانی زیاتر دروزە بێ بەژەوەندیەکانی دەوڵەتانی زلهێز و ناوچەکە دەکەوێتە خەتەرەوە لەبەرەوە هەریەکە بۆ پاراستنی بەژەوەندەکانی خۆی بە شێوەیەک لە شێوەکان تەدەخولەکە لەبەر ئەوە چی ئێران چی ئیسرائیل نابێ ئەو هەڵێکن بە دڵنیاییەوە زۆر باش ئەزارین کە ئیسرائیل دەیەوێت ئەمریکا ڕاستەوخۆ بێنتە ناو شەڕەکەەوە چونکە هاتنە ناوەوەی ئەمریکا بە ڕاستەوخۆ بۆ شەڕەکە ئیدی ئەبێ شەڕەکە دەبێتە شەڕی ئەمریکا ئێران و ئێران بۆ خۆشی حەزەکە لەلایەکەوە لەبەر ئەوەی خۆی ئێستەکانە بەم نۆ ڕۆژە سەلمانی کە قودرەتێکی هەیە بەڕاستی من بۆ خۆم لەوە ڕام نابینی کە ئێران بتوانێت بەم ئیمکانیاتە بالستی و ڕۆکێتە دوورمەودانەی هەبێەوە دیفاعی باش بکە و وەکوڵێن لە ناوجەرگ و دڵی ئیسرائیلیش وە بەڵام ئێستا ئێران خۆی بە وڵاتێکی زلێزدانێ و خۆی بە هاوسەنگ لەگەڵ ئیسرائیللا دانانە حەز ئەکام بلانەکە گەورەتر بێ لەگەڵ کارکتەرێکی گەورەتر و بە هێستری دنیایەکە قوتبی یەکەمی ئەمریکایە ئەمریکاش بۆ خۆی حەزەر ئەکا لەم فراوان بوونا چونکە بیرمان نەچێ هەر ئەمڕۆ دوێنێ پۆتین دەڵێ من هاوکار و پشتیوانی ئێران دەبم بۆ دامەزراندی دوو بنکە ئەتۆمی لە بوشەهر ئەمانە سین بە شێوەیەک لە شێوەکان لەوانێتە دەخولکە چونکە بۆتە خۆتان دەزانن ئێران سەرچاوەیەکە بۆ فرۆشتی نەوت هەم بەسین هەم بۆ رووسیا کە زۆر پێویستیان پێ بە سعرێکی زۆر هەرزان ئەمان هەمووی کاریگەری هەیە چونکە شەڕ وەکو تەنها شەڕ لە پێناوی شەڕانیە شەڕ لە پێناوی سیاسەتە شەڕ لە پێناوی بازرگانی و ئابوووریە شەڕ لە پێناوی کۆمەڵایەتیە شەڕ لە پێناوی وەکوتم هەواڵگری و ئەسکەریایە هەموو ئەمانەیە بۆیە شەڕ هەمەلایەنەیە قسەکەی من ئەوەیە ئەمریکاش وەکوتم دوودڵە ناوێت بێتە ئەوەوە بەس حەزیش ئەکا ئێران بەم بە قوت و بەهێزیە نەمێنێتەوە و نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی نەبێتە هەڕەشەیەکی بەردەوام لەسەر بەژەوەندیەکانی بە تایبەتی بۆ سەر ئیسرائیل و وڵاتانی کەندا و هەموو ئەمانە دروستن بەڵام ئەمانەش بیرمان نەچێت تا ئێستا پرۆسەی دانووسان بە ئاشکرا و بەنێن لە بینی ئەمریکا ئێرانە هەیە بەناڕاستەوخۆ لە بینی عومانە کەواتە بەڕێی من هەر ئەوەیە ئەم ئەڵێ 2 هەفتەی دێمێ و 40 سعاتێمێ و 2 سعاتێمێ وەکو کاتی فشار وایە بۆی زەختێکی دەرونی لەسەر سەرکردایەتی ئێران دروستکەن تەنازولی زیاترکە لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ ئەوروپیەکان لەگەڵ ئەمریکیەکان بەڵام تا ئێستا ئێران خۆڕاگر بووە جابزانی تاک چەند بەردەوامە بێت زۆر باشە کاک نەوزاد ئەگەر باز لە زەرەر و زیانەکان بکەین هەرێکە لە ئێران و ئیسرائیلیش لەم جەنگا لە ماوەی ئەمڕۆ نۆڕۆژە تا چەند زەرەر و زیانیان بەرکەوتووە چکە وەک ئەوەی کە ئێران باسی لێواکات لە ماوەی 6 ڕۆژدا کە هێرشیان کردوتە سەر ئیسرائیل بۆ ماوەی ینی ساڵ و نیوێک زیانیان بە ئیسرائیل گەیاندووە و لە بەرامبەریشدا ئیسرائیل باز لەوە دەکات کە کاتێک کە هێرشمان کردوتە سەر ئێران بۆ ماوەی 2 بۆ 3 ساڵ بەرنامە ئەتۆمەکەی ئێرانمان دواخستووە ئەتوانین بڵێن کە زەرەر و زیانەکان چۆن بۆ لەم خۆی خوشکە من جاری چکەش لە بەرنامەیەکە دوێنێ پێرە باسم کرد هەموو ئەو ڕقەمانەی کە لە دوولای جەنگ و ملبلانێکەوە بازەکرێت لە 100% ڕاست نین وەکوتم ئەوانە هەم فێڵی جەنگن و بۆ سەرلێک تێدانە و بۆ دابەزینی ورەی بەرامبەرە دووشمنە بۆ دابەزینی ورەی کۆمەلگای ئەو میلەتەی ئەو وڵاتەیە بۆی وەڕز بن جاڕز بن و خۆپیشاندان کە ناڕزایی دەربن کەواتە ڕاست نییە لە 100% قسەی لەسەر بکەین و جەنگیش بە ڕقم ناتوانێت کەس تەحدیدی بکە
باشە بەڵام بە دڵنیاییە وەکووتمان من نمونونەکەی یەکەم جارت بۆ هێناتەوە خۆی یەکێک لە محەلیلە داراییەکان حسابیەکان ئابوووریەکانی ئیسرائیل دەڵێ ئێمە لە دوو ڕۆژی جومعە و شەمەی یەکەمە باشە ملیارێک و 500,000 ملیۆن دلار زەرمان کردو تەنها لە خەرجی ڕازە و خۆکاندا وەکوتم خەرجە لاوەچەکانی کەشکە هاوکار و پشتیوانی شەڕەکەم زانە چی دەرەجێ لە ڕووی کوژرا و بریندار و شەخصەوانێ خۆشببختانە ئێستا کاڵم خۆشببختانە بەو معنانەکە یاخوا شەڕ بەردەوام بێن بەو معنای شەڕی ئێستا شەڕی وەکوڵێن مرۆڤەکان نیە شەڕی ڕوبەڕووبوونەوەی سەر زەوی وشکانی نییە لەبەر ئەوە ژماری کوژرا و بریندار کەمە بۆ نمونە ئێستا دوێنێ پێرە بڵاوکاتەوە لە ئێران 600 و ئەوەندە کوژرا و هەیە باشە و 500 و ئەوەندەش بریندار هەیە یعنی بە هەمویان لە ماوەی نۆڕۆژە 1000 و ئەوەندە کەس کە لەگەڵ بەڕێی من دڵۆپێ خوێنی مرۆڤێک لەسەر زەویە زۆر گرنگە لە برژێ لە ئیسرائیل شا بە حکمی ئەوەی کە وەکووتمان هەم عەدەدی نفوسی کەمە هەم شارەکانی زۆر قەرەباڵغ نین وەکو ئێران و ئێران 100 ملیۆن کەسە ئەو 9 ملیۆن کەسە لەبەرەوە ئەگەر بەردێکیش بەردەیتوانێت لە شارەکانی ئێرانە هەر لەوانەیە دەکەسی بەرکەوێ بۆیە شەڕەکان شەڕی تەکنۆلۆژیایە شەڕی هەواڵگریە وە خۆشببختانەش کوژرا و بریندارەکان کە من بەڵام بە دڵنیاییەوانەیە زەرەر و زیانەکانی هەردوولا لە ڕووی چەک و تەقەمەنی و ژێرخانەکانیان زەرێریشی زۆریان لە ڕووی کاریگەری ئابوووریەکانەوە هەردوو لا تا چەندێک دەتوانن بەرگە بگرن بە دڵنیایی ئەڵێم هیچ کامێکیان ناتوانن ئەم شەڕە درێژە پێبن بۆ نمونە ئێران بۆ هەمومان دەزانین لە ماوەی 45 ساڵ 46 ساڵی ڕابردووە لە ژێر گەمارۆیەکی ئابووری هەموو ئەمریکا و ئەوروپا بووە 8 ساڵ شەڕی عێراقێرانی کردووە و گەمارۆکان تا ئێستا بەردەوام لەسەر فرۆشتی نەوت و کاڵاکان و پێداویستەکانی من بۆ نمونە بۆم باس کردی تا ئێستا نەیتوانیوە جیلی نوێ نەوەی نوێ لە فڕۆکەی تازە بەدەست بێنێت شەڕ بە چیە کرێ دادا شەڕ و تەقەمەنەکان ئەوەی کە پێکی هێناوە بەنهێنی و بە ئاشکرا بێت دەستی خستووە مەوادەکان لە لای خۆی دروستی کردووە بەڵام بەڕاستی وەکووتم من سەرسامم بە قووەتە ڕۆکێتە بالیستیەکان و پێشکەوتەکانی ئێران کە بەو شێوەیە لە 40 ساڵی ڕابردووی گەمارویە توانوێتی ئەم قووەتە عەسکەریە جێبەجێکە بەڵام بەداخەوە لەسەر چی ئەساسێک لەسەر ئەساسی ژیان و گوزەران و خۆشگوزەرانی هاوڵاتیەکانی خۆی کە ڕووی کردوتە پرچەکردن و داهاتی ئەو میلەت و کۆمەلگا وڵاتەی تەنها لە پێناوی ئەم چەکانەیە هێناوەتە دی کە پێم وانی ئامانجەکانیش پێژێت لە کۆتاییە هەر ئەبێ ملکەچکە بۆ پرۆسەدانوسان و ئاشیەکە یەک قسەم هەیە بۆی لە بیرم نەچێتەوانێ هەردوو لە مەسەلەن ئیسرائیل لە بەرامبەرە تۆ خۆتان دەزانن 3 ساڵی ڕێکە جەنگێکی بەردەوام و مستەمڕی لەگەڵ بزوردنەوەیکی حەماسە جێبەجێکرد ئەمە هەمووی مەسرەفە بۆیە بەڕاستی لە ڕووی داهات و ئابووری و اقتصادەوە هەردوو لایەن وەکوتم زەرورجانێکی گەوریان پێگەشتووە و ئێران ئێستا هەندێک جار ئەوە نیە کارتێکی فشار بەکارێنێت چونکە ئێران کارتی فشاری هەیە هێشتا مەسەلەن یەکێک لەوانە لە ڕووی نەوت و وزەوە کە خۆم پسپۆرم لەوەیە داخستنی گەروی هورمز زۆر جار کارتەکە بەرزەکاتەوانێ کە ئەمە ئەگەر ئەو حاڵەتە جێبەجێکا بۆ ماوەیەکی کەمیش بێ ئێستا لە کاتی شەڕەکەوتا ئێستا ڕۆژانە 5 ملیۆن بەرمیل نەوت ناچێتە بازارەکانی جیهانەوە بۆ خۆتان دەزانن ڕۆژانە لە گەروی هورمزەوە 20 بۆ 21 ملیۆن بەرمیل دەچێتە بازارەکانی جیهانەوە کە هەموو وڵاتانی کەنداو تەمان ئەم شەڕەوە کووتمان تەنها زەرەر نییە بۆ ئێران یاخود بۆ ئیسرائیل بەڵکو زەرەرە بۆ هەموو وڵاتانی کەنداو کە لەسەر گەروی هورمزن بۆ نمونە ئەگەر عێراق باسکەین ئەگەر عێراق ئەم شەڕە بەردەوام بێ و گەروی هورمز دا بخرێ عێراق ئیتر دەرچا و دەواازەی هەناردەکردنی نەوتی نامێنێ ناچار بە دیلەکەی کوێیە دەبێ بە ناچاری بگەڕێتەوە بۆ بۆری جیهانی تورکی بکە بە ڕێگەی کوردستانە دەڕوا کە ئەمەش وەکوڵێن لە هەموو شەڕێکا خێرێک هەیە ئەگەر ئەم جەنگە درێژە بکێشێ وەکو وتمان لە ڕووی پێداویستی و لە ڕووی ناچاریە و عێراق دەبێ هەناردەکردنی پرۆسەی نەوت هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە و لێرەشەو نەوتی عێراق بڕاتە دەرەوە کامەش خێریتیایە هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ عێراق زۆر باشە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز نەوزادی مهندس چاودێری سیاسی سپاس بووی کە لەگەڵمانە بوو دووە کۆمەڵێک زانیاریتدا بێمە زۆر سپاس دەکەین.